آخر شتێک کە دەمێ باسی کەم لە حەدیثێکی صحیح بوخاریدا هاتووە کاتێک کە خضر خلافی لەسەرە کە پێغەمبەر بوو یا پێغەمبەر نەبووە سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ موسادا سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ ڕۆشتن بۆ سەفەرەکە کە لە سوورەتی کافا باس کراوە لە حەدیثێکی صحیح بوخاریدا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خضر لەگەڵ موسا پێغەمبەردا بوو سەلامی خوایان لەسەر بێ لە لێواری بەحرەکە وەستا بوون باڵندەیەک هات تەیرێک هات دەنوکێکی خستە ناو ئاوەکە و دەنوکی بەرز کردەوە هات چۆلەکە باڵندە کاتێک ئاوێکە خوا و دەنوکی بەرز دەکاتەوە خضر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ئەی موسا ئەزانی ئەو باڵندەیە چی بە ئێمە دەڵێ فەرمووی نە چیمان پێ دەڵێ فەرمووی ئەو باڵندەیە کاتێک کە دەنوکی خستە ناو ئاوەکە و دەری کردەوە لەناو ئەبێت باڵندەیە دەنوکێ بخاتە ناو بەحرێکەوە ئەبێت چەنە تەئسیری لێ بکە هیچ تەئسیرێکی لێ ناکە فەرمووی ئەو باڵندەیە پێمان دەڵێ علمی تۆ ئەی خضر لەگەڵ علمی موسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ لە چاو علمی خوادا وەکو ئەو ئاوایەکە ئەو باڵندەیە هەڵی گرت جا بۆچی کەسێکی علمی خضر و موسا پێغەمبەری پیا سەلامی خوای لەسەر بێ کەس نییە کەواتە تۆ شانازی بە شەهادەی خۆتەوە مەکە خوا پێتی بەخشیوە نیعمەتی خوایە ئەلحەمدولە خوای گیان منت وا لێ کرد شەهادەم هەبێ سپاسی خوا بکە گاڵتە بە کەسانێک مەکە کە شەهادەیان نییە سوکایەتیان پێ مەکە سپاسکردنی ناز و نیعمەتەکانی خوا بە گاڵتەکردن نابێ بە سپاس و ستایش ئەبێ بە حەمد و سەنا دەبێ خوای گیان سپاس بۆ تۆ کە من شەهادەیەکم هەیە سپاس بۆ تۆ خوای گیان کە مەعاشێکم هەیە گاڵتە بە کەسێک مەکە مەعاشی نییە خوا بەوی نەبەخشیوە مەرج نییە خوا ڕقی لەو بێ ئەوی ڕقی لە تۆ نەبێت لەوانەیە ڕقی لە تۆ بێ ئەوی خۆش بێ لەوانەشە بە پێچەوانەوە بە ئاگەمان لە خۆمان بێت لە کۆتاییدا دەڵێم بەسە گاڵتەکردن لە جیاتی ئەوەی کە گاڵتە بە کەسێک دەکەی سپاسی خوا بکە لەسەر هەموو ناز و نیعمەتێک چونکە هەرچی بەسەر ئێمەوەی هەمووی فەزڵی خوایە هەمووی ناز و نیعمەتی خوایە و ئازادی ئێمەیتیان نییە بە هیچ جۆرێک